ئێمە پابەندی ڕێنمایی تەندروستی بوون تا ئێستا ڕێستۆرانمان نەکردوێتەوە و خەڵکێکی زۆر شاگردێکی زۆرمان لەسرە بەڕاستی نەمەعیشەتێکیان هەیە نە هیچ شتێک ئەو هەموو خەڵکە مەعیشەتی لەسەر شوێنەکانی ئێمەیە شوێنە گەشتیاریەکان هەموو داخرابوون بە قەراری هەموو حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سلێمانیە و هەتاوەکو هەڵەبجە هەموو محافزەکان کراوەتەوە و هەموو کەسێ چوەتەوە شوێنی خۆی ئێمەش پابەندی ڕێنمایی تەندروستی بوون و هاتوونەتەوە شوێنی خۆمان ئەمە دوو ڕۆژە شوێنە گەشتیارەکانی ئێمە داخراوە لە منتەقەی ئەورامان شوێنەکانی تردا نەخراوە ئێمەش ناڕزاییەکمان گرتۆ و گرتبوونەوەیەکمان کردو جادەی هەورامانمان داخستووە بزانین سەبەب چییە بۆچی شوێنەکانی ئێمە داخرێ سەبەبەکەمان پێ بڵێن مەسەلەی ڕێنمایی تەندروستی بێ شوێنەکانی تر بۆ داناخرێ بەس ئێمە شوێنەکانی ئێمە داخرێ ئێمە زەرەرێکی زۆرمان کردو گۆشتێکی زۆرمانێنەوە خواردنێکی زۆر دروست کراوە ئەم هەموو شوێنانە پێشتر ئاگاداریان نەکردوینەتەوە بە کتۆبڕ ئاگادار کراوینەتەوە بەڕاستی ئەمە ناتوانین ئەو شتانە بخینە مجەمیدەوە گۆژ من دوای دوو ڕۆژ بیدەمە مشتریام خواردنێک کە دروست کراوە ئێمە سەرفێکی زۆرمان کراوە قەرەبوویەکمان بۆ ناکرێتەوە